لە زیندانەکانی ئێران دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر زیندانیانی شۆڕشی ژینە. ڕێکخراوی لێبوردنی گشتی نێودەوڵەتی ناسراو بە ئەمنستی ئینتەرنەشنەڵ راپۆرتێکی لە دوتوێی 120 لاپەڕەدا بڵاو کردوتەوە و باسی لە دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان، پیاوان و منداڵان کردووە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی ئیسلامیەوە. راپۆرتەکە باس لەو زیندانیانە دەکات کە ڕژێم لە سەردەمی شۆڕشی ژینادا دەستگیری کردوون و لەلایەن هێزەکانی سوپای پاسداران بەسیج ئیتلاعات و ناوەندەکانی دیکەی پۆلیس لە زینداندا دەستدرێژی سێکسیان کراوەتە سەر و ئەشکەنجە دراون. هاوکات راپۆرتەکە چیرۆکی بەشێک لە قوربانیەکانی بڵاو کردوتەوە. بە پێی سەرچاوەکانی راپۆرتەکە ژنان، پیاوان و نەوجەوانان و ئەو هەرزەکارانەی بەشداریان لە شۆڕشی ژن گیان ئازادیدا کردووە لەلایەن ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە بوونەتە قوربانی دەستدرێژی سێکسی بە کۆمەڵ و چەندین جۆر توند و تیژی دیکە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا کە لێدوانی 45 کەس لە خۆپیشاندەران لە نێوان 12 تا 48 ساڵ وەرگیراوە لە هەموو ڕەگەزەکان ئاماژە بەوە کراوە. ئامانجی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لەم ئەشکەنجە و دەستدرێژیانە پێدەنگکردنی خۆپیشاندەران و ڕوخانی لایەنی دەرونی بەشداربووانی شۆڕشی ژینا بووە. سەبارەت بە جۆری ئەشکەنجەکان راپۆرتەکە باس لەوە دەکات توندوتیژی سێکسی بە تاکو و کۆمەڵ، لێدان و ئەشکەنجەی جەستەیی، بێهۆشکردن بە کارەبا، برسیکردن و پێدانی مادەی هۆشبەر. ئەو ئەشکەنجانە بوون کە دەستگا ئەمنیەکان لە زیندانەکان بەرامبەر خۆپێشاندەران بەکاریان هێناون. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی نووسیوێتی بێدەنگی دادگا و دەسەڵاتی دادوەری لە هەمبەر سکاڵای قوربانیانی دەستدرێژی سێکسی نەکار پێشاندانی هاوخەمی و هاودەستی بەرپرسانی باڵای ئێران بووە، بەڵکو دانپێدانانی زۆرەملەیان لەژێر ئەشکەنجە و دەستدرێژیان لێوەرگرتوون بۆ دەرکردنی سزای لە سێدارەدان. هەموو ئەمانەش بە ئامانجی بێدەنگکردنی خۆپێشاندەران و کبکردنەوەی ناڕەزایەتیەکان بووە.